پێم خۆش بوو لە ڕێگەی ئێوەی میدیاکان و میدیا بەڕێزەکانەوە بگامە ڕای گشتی. زیاد لە 2 ساڵ لەمەوبەر تێبینی پیسکردنی مەوادی پشکنینی تاقیگە و نموزەجی نەخۆش واتە سامپڵی نەخۆش کراوە لە بەشی مۆلیکولەر بایۆلۆژی نەخۆشخانەی هیوا و لە کاتی خۆی داکۆی زانیاریەکان دراوە بەڕێز زاوەکاری گشتی لە سلێمانی. وەتا ئەم ساتە وەختە بابەتەکە لە لێکۆڵینەوەدایە و لێکۆڵینەوەکان پلەی کۆتاییان وەرنەگرتووە. لەم کاتەدا بەڕێز دکتۆریاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا هەستاوە بەلابردنی من لە لەپرسایەتی بەشی مۆلیکولەر بایۆلۆجی و پێی ئەم فەرمانە. ئەوەی جێی سەرنج و تێڕامان ئەوەیە کە هێشتا دادگا بڕیاری یەکلاییکەرەوەی نەداوە بەڕێز بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا منی لە لەپرسایەتی ئەو بەشە دوور خستێتەوە کە ئەمەش خزمەت بە ڕەوتی لێکۆڵینەوەکان و دیاریکردنی لایەنی تاوانبار ناکات. ئەوەی جێی سەرنجە سامپڵی ئەو نەخۆشانەی کە پیس کراون مناڵیان تێدایە و بە تەمەنیشیان تێدایە کە ئەمەش لە هەمان کاتا پێشلکاریە بەرامبەر بە مافی مناڵ و مافی نەخۆش. داواکارم لە ئەنجومەنی پارێزگا و لیژنە پەیوەندیدارەکانی ئەنجومەنی پارێزگا و پەرلەمانی کوردستان کە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەن و یاسا سەروەر بێت. مەبەستی چییە کە لە پیس کراون، یعنی خۆیان پشکنیەکانیان پاک بووە بەئەنقەد سوتراوە کە ئەمان کانسەری قشێرپەنجەیانێ؟ بەڵێ، کۆمەڵێک نەخۆش دانراوە لە ڕەنێکە ئێمە پێڵێنران لەو ڕەنە هەمووی پۆزتیڤ دەرچووە کە ئێمە دووبارەیەکەینەوە مەسەن لە ڕەنێکە هیچی پۆزتیڤ دەرنەچوە، هیچی ئەو جۆرە نەخۆشی نەبووە. لە ڕەنێکیکە کۆمەڵێکمان ڕەن کردووە مەسەرەن لەو گروپەیە کە هەمووی پۆزتیڤ دەرچووە ئەلاساس ئەوەی هەیە ئەو نەخۆشیە کە دووبارەمان کردوێتەوە سەرەکەین تەنها یەک دانان ئەو نەخۆشی هەیە. بە بڕوای ئێمە ئەمانج لەم کارە شکاندنی کەرتی گشتیە لە بەرژەوەندی کەرتی تایبەت و باڵەخانە پزیشکی عالیەکان هەر ئەوەی لێ خوێندرێتەوە. ڕاستەکەی بۆچی لە نەخۆشخانەی هیوا کەسێک کە کانسەری نەبێ ئەڵەن کانسەرتە لە کاتێکە خوان بەردەوام ئەڵەن گرفتی کەمی دەرمان و کەمی کارمەند پێدەویست پزیشکەکانمان وەک عەرزکردن ئەمە زیاتر بۆ شکاندنی ناوبانگی نەخۆشخانەکەیە وەکو کەرتی گشتی لە بەرژەوەندی کەرتی تایبەت کە ئێستا کۆمەڵێک باڵەخانەی پزیشکی و تەلار سنتەری پزیشکی کرانەتەوە. لەسەر وژانی ئەم بابەتەیە پێوەست بە بژارەکەی کاربەریوانی شد بەشەکە دوو بکەوێتیان بەتەواوی نەخۆشخانەی هیوا دەرکرێت. من لە ئێستادا بە پێی ئەم فەرمانە لە بەرپرسیارەتی ئەو بەشە دوورخراوەتەوە و ئەم فەرمانش دوای ئەوەی کە ئەو داوای من بۆتە سکاڵا لە دوای ئەوە ئەم فەرمانە دەرچووە بە بڕوای من هەر پەیوەندی بەم سکاڵایەوە هەیە. ئەم دۆسیە لە ڕاستیە ئەم ڕووداوە لە یەکەم تێبینیکردنی پیسکردنی نموزەجی نەخۆش و سامپڵی نەخۆش و مەوادی پشکنینی تاقیگە ئێمە لە 24/6/2019 ئاسمان پێکردووە بە پێی ئەو کۆنتڕۆڵانی کە هەمان بووە بۆ تێستەکانمان. لە 10/9/2019 وەکو سکاڵا یامانە بە داواکاری گشتی لە سلێمانی بەڕێز فەرمانگەی داواکاری گشتی، بەڵام نزیکەی دوای 2 ساڵ و نیو تازە بۆتە سکاڵا و لە مەرحەلەی لێکۆڵینەوەی سەرەتاییە لە ئێستادا. لە ڕاستیە لە ماوەی چەند مانگێکە ئەم شتە کراوە بە شێوازی جیاواز کراوە. سەرەتا نموزەجی نەخۆشەکان پیس کراوە، دواتر مەوادیش پیس کراوە، مەوادی پشکنینی ئەو مەوادانی کە بەکارێنین بۆ پشکنینی نەخۆشەکان ئەوانش پیس کراوە و تا ئێستاش بەردەوامە بە شێوازی جیاواز لە بابەتی کوژانەوەی کارەبای ئەو سەلاجانی کە مەوادی پشکنینی تایە کە ئەمەش تاسیرەکە لە کوالیتی ئەو کتانەی کە ئێمە ئیشی پێکەین و لە کوالیتی ئیشی ئێمە. ئەستا پرسیاری خەڵک ئەوەیە بەڕێزێ بۆچی پێشەوەی کە فەرمانی دوورخستنەوە بجێت لە بەشەکە نەهاتی ئەم ڕاستیە بە خەڵک بڵێ بۆچی ئێستا شتەکە بە خەڵک؟ لە ڕاستیە من پێم خۆش بوو هەر لە ڕێگەی دادگاکانەوە ئەم شتە بە ڕێگای یاسایی بڕوە
بەڵام بەداخەوە ڕێکاری دادگا لە وڵاتی ئێمە زۆر خاوەڕوە وەک عەرزم کردن تقریبان ئەمە 2 ساڵ و نیو لەمە پێش من ئەم داوایم کردووە تازە بۆتە سکاڵا بەڵگەی پێویستمان یاوە بەڕێز داواکاری گشتی لە کاتی خۆیان و لەمە دوایشەوە ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان دادگایی پێکات لەسەرم بابەتە بەڵگەی تەواوەتی هەیەکە ئاماری دقیق لە چەند کەس شتەکانی پیسراوە لە ڕەنێکە ئێمە پێڵین لە گروپێک لە ڕەنا چوار نەخۆش نموزەجەکانیان کراوە بە پۆزیتیڤ لە کاتێکا کە هیچ پۆزیتیڤ نەبووە لە ڕەنێکی کەیە هەمی بە بەروەر لامە 7 نەخۆش کراوەتە پۆزیتیڤ لە ڕاستیە یەک دانەی پۆزیتیڤ وەک زۆرینیشیان مناو بوونە نەخۆشانە بەداخەوە ناوی بەڕێزە نەوزاد عومەر ئەحمەد لە پرسایی بەشی مەلیکولەر بایۆلۆجی نەخۆشخانەی هیوا اینی نموزەجی نەخۆشەکان ئەو فەحسانی کە ئێمە پێگەین لەو سەلاجانە دەهەندێت و لە کاتێکیشا ئەکوژێتەوە ئەو سەلاجانە بە زۆری کە ئێمە لە دەوامانین زیاتر لە شەوا ئەکوژێتەوە یا لە کۆتایی هەفتەکانە پێنجشەمان و جمعان کە ئێمە لەوێنین کوژاوەتەوە جار بووە زیاد لە 12 ساعت کوژاوەتەوە هەر ئەم شەوی ڕابردوو جارێکە کوژاوەتەوە بەداخەوە ئەوە تاسیریش بەتاکید کاریگەریەکە چکە ئەو کتانی ئێمە بەکارێنین بۆ ئەم پشکنینانە لەسەری نووسراوە شەریکە لێ نووسیوە ئەبێ لە ناقص 20 هەڵبجیرێ ناقص 15 بۆ ناقص 30 ینی لە دەوری لەو ڕێنجاوێ ناقص 15 بۆ ناقص 30 تقریبا لە ناقص 20 هەڵبجیرێ بەڵام هەر بۆ نمونە ئەم شەو کارەبا کوژاوەتەوە دەرەجەی حراری سەلاجەکان هەتا زای 5 ڕۆژتەوە ئێمە هینمان هەیە ئیندیکەیتەرمان هەیە دلیلمان هەیە بۆ فەحسەکانمان ئەگەر ئەو ڕەنەی کەیگەین لەو بەروارایە مەسەن ڕەنێکەکەین ئەگەر ئیفیشنسی پێڵێن ئەگەر ئیفیشنسی ئەو ڕەنەی کە دامان ناوە دابەزی بوو بەڵێ نەتیجەکەی احتیمالی ناکرێت سەر بەڵام ئەگەر ئیفیشنسی لە حەدی خۆیان بوو ئەتوانی وەکو تێست پشت بە نەتیجەکانی بەستی وەزیر و وەزارەت تا چەند ئاگاداری ئەم کەیسن و تا چەند شوفۆیەوە گەشتووەتە بەڵێ وەڵام من لە کاتی خۆی لە ڕێگەی ئلکترۆنیەوە بە ڕێگەی پەیوەندی ئلکترۆنی بەڕێز جەنابی وەزیری تەندروستی ئاگادار کردووە ئیتر نازانم تا چ ڕادەیەک پێی گەشتووە و هەر لەم ماوەیەشە سەبارە بە دروستنەوەکەم هەر لە ڕێگەی ئلکترۆنیەوە بە هەمان ڕێگە ئاگادارم کردووە بەس تا ئێستا هیچ جوابێکی نەبووە بەداخەوە سپاس بۆ